بەڵام لەگەڵ ئەوەیە لە بەردەرگا لە دوکانەکەی بەرامبەر دەرگای مەکتەبەکە مناڵی کڕی لە عەرەبانەکەی سەرکۆڵانەکە ئەی کڕی ئەیتوانی یعنی مناڵ ئەیتوانی بیکڕێ ئەگەر لای ئێمەش نەبێ. سەبارەت بە زەرەر و زیانەکانیان و کارکردنیان لە ساڵی داهاتوو ئەمڕۆ نوێنەری حانوتەکانی شاری سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کۆ دەبنەوە. من لێرە یەکێک لە نوێنەرەکانم لەگەڵایە سڵاو لێبێت پێم بڵێ ئەمڕۆ هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ئەتانەوێت چیان پێ بڵێن؟ بەخێر بێن ئێمە لێرە گردبوونێتەوە چوار داواکاریمان هەیە. داواکاریەکانمان یەکەمیان قەرەبووکردنەوەی ساڵی ڕابردووە کە ئێمە ساڵی ڕابردوو ماوەیەکی باشی کارکردنمان وەستا بۆی ڕاگررتنی خوێندنەوە بۆی ئەم شەڕی بینی ئێران و ئەمریکاوە. ئەمە یەکێکە. داواکاریشترمان قەرەبووکردنەوەمانە بۆ ساڵی ئایندە. ئێمە ساڵی ئایندە پێش ئەوەی کە ئەم حانوتانە بەکرێ بگرین داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە زەمانەتی گەرنتی ئەوەمان باتێ کە ئەگەر جاریشتر داوام ڕاژیرایەوە قەرەبووی ئێمە ئاکاتەوە. ئێمە زیاترمان لە حکوومەتی هەرێم ناوێت لەو بڕەکرەیە کە ئەین بە پێی ساڵنامەکەی کە خۆیان دیاریەکەن ساڵنامەی خوێندن ئێمە کری ئەو ساڵنامە ڕۆژ بە ڕۆژی ئەو ساڵنامەیە ئەین بە حکوومەت ئەو کرەیە بریتە لەوە. ئەگەر ساڵنامەی خوێندن گۆڕانکاری بەسەرا هات یان نەتوانرا لەو ساڵنامەی خوێندنە بە قەر خۆی داوامی تا بکرێت چەندێک کەمتر داوام کرا بە ئاوا تەعامل لەگەڵ کرێکەکەی ئێمە بکەن بە پێی ئەوە کرێمان بۆ بژێڕنەوە. ئێمە ئەمەش داواکاری ترمانە. داواکاری سێمان لیستی خواردنە. ئەو لیستە خواردنەی کە ساڵی ڕابردوو دانرا بوو بەڕاستی لیستێکی وا بوو کە زۆر لە هەشتای ئەو شتانی کە ئێمە لە حانوتای فرۆشین قەدەغە کرابوو. بەڵام لەگەڵ ئەوەیە لە بەردەرگا لە دوکانەکەی بەرامبەر دەرگای مەکتەبەکە مناڵی کڕی لە عەرەبانەکەی سەرکۆڵانەکە ئەی کڕی ئەیتوانی یعنی مناڵ ئەیتوانی بیکڕێ ئەگەر لای ئێمەش نەبێ هەر هەمان مناڵ هەمان تەلەبە کە لەنا ئەو مەکتەبەیە ئەهاتە دەرەوە ئەی کڕی. داواکاری چوارەمیشمان چاکردنی ڕێنمایی تازەیە خاڵێکی تایە کە نرخی خەمڵاندنی بە شێوەیەک دیاری کردووە کە زۆربەی زۆری فرۆشگاکان ناتوان لێ بەکرێ بدرێتەوە. ئەوەنە نرخەکە زۆرە بێ لەوە دەرئەچێکە توانیان بۆ دیاریکردن ئەو نرخەسەندەکە ئێوە ناتوانوەکو حانوتەکان ئەو قوتابخانانە وەرگرنەوە. ساڵانی پێشوو بە پێی بارودۆخی ئەو مەکتەبە شوێنەکەی شوێنێکی هەژار نشین بووە شوێنێکی دەوڵەمەند بوونایە دەرەوەی شار بووە ناو شوار بووە بە پێی سنووری جوگرافی خوێندنگاکە تەعاملی لەگەڵاکرا. ئێستا نرخی بۆ دانراوە کەمترین نرخ بۆ هەر تەلەبەیەک ڕۆژانە 50 دینارە. ئیتر ئەم تەلەبەیە ئەگەر لە قەزایە کابێ لە ناحەیە کابێ لە قەراغی شار بێ لە شوێنی هەژار نشین بێ ئەمەنی بۆ دانراوە. ئەم نرخە ئەمەنە زۆرە ناتوانرێ بکرێ. یەک کۆتا پرسیارم ئەوەیە ئەگەر داتایەکمان پێ بڵێ بە نزیکەیش بێت هەر خاوەن حانوتێک چەند زەرەرەکە لە ساڵانی ڕابردوو لە ساڵێکی خوێندا چەند زەرەرەکە؟ بە داتا من ناتوانم پێت بڵێم هەر کەسێ بە ڕێژەیی پێت ئەڵێم ئەتوانم بڵێم بە زەرەری شتومەکەوە کە خەسار بوو ئەکسپایر بوو فڕێمان ناوە بە زەرەری ئەو کرێی کیاومانە بە کۆمەڵێک مەسروفاتی ترکە کردومانە ئەتوانم بڵێم لە سا چلی ئەو کرێیە کە یاومانە بە حکوومەت زەرەرمان کردووە.